پۆستی وەزارەتیان داوەتێ پۆستی پەرلەمانیان داوەتێ پۆستی هەرچی پۆست هێداوێنێتێ قبوڵی نەکردووە پارێکی خەیاڵیان بۆ ڕشتووە قبوڵی نەکردووە بەڵام ئێساڵێن وەڵام پیاوە جاش بۆ کاندیدی لیستی گۆڕانە بە پەرلەمانی عێراق من ئێوە ئەکەم بە حەکەم من پێم باشە ئەسڵەن قسە لەسەر مۆزوعش نەکرێ وەکو خۆم چونکە هەموو کەس حاکم شێخ لەتیف ئەناسێ و ئەزانێ کە چەند کەسێکی لە قانونە چەند کەسێکی ڕقە و چەندین شتی ئەوانی ڕەدەست کردووە دیارە ئەمە بۆیە کەوتونەتە گومان و پێشتر ئێمە لاندێ بەرنامەیە باسمان کرد کە ئەیانێ کاندیدەکان بە کوردەواری خۆمان پێڵن دەمیان چەورکەن دیارە دەمچەوەکردن تەسیری نەبووە و دواتر تهدیدیان کردووە بۆیە ئەگەر تۆ ئاواز نهێنی تۆ ئەوە مشتت بۆ خەینە بەردەست تۆ ئەواز نهێنی مەجبورین تۆمەتت بۆ دروست بکەین بەڵێ ئەمە یەکێکە لەو تۆمەتانی کە بۆ کاک حاکم شێخ لەتیفیان دروست کردووە کە من پێم وایە ئەوان چی بەرامبەر بۆ برادرانی گۆڕام بکەن خۆشبەختانە ئەوەیە ئەمە گەردەنگەکەی ئەگەر بۆ نمونە بڵێن کاک حاکم شێخ لەتیف 20,000 دەنگ بێنێ بۆیە بێ بە 40,000 ئەگەر 40 بێنێ بۆیە بێ بە 80,000 کاک حاکم زۆر بەخێر بێی زۆر سپاس لە جەناب بینەرانیش هەندێک شت بڵاو کراوەوە من ئەمڕۆ ئەمە بیان بە من گوایە هەندێک شت بۆ تۆ گوایە ساڵی نەوە تو ئەڵێ دەهین بووە من ئەمە لێرە زۆر پێکەنینێ بەڕاستی کاک حاکم ئەڵێ بەشداری شەڕی بورجەکەی قەراغ و سەنگاوی کردووە لە هەمان کاتیشا خوێندکاری کۆلێژی یاسا بووە بەڕێزان ئەمە خۆیان ئەڵێن ئەڵێ لە هەمان کاتیشا خوێندکاری کۆلێژی یاسا بووە لە قۆناغی کۆتاییدا لە کاتی پشوو مۆڵەتی خوێندکاریدا واجبی گرتووە من ئەیخەمە عەقڵی پشیلەوە هەیە تەلەبەی خوێندکاری زانکۆ بێ لە بەغاش بێ لە دوای ئەوەی لە بەغا لە قۆناغی کۆتایە بێ بۆ شەڕی قەرەداغۆوانە ینی بێ 2 ساعت شەڕکە بڕاتەوە بۆ کۆلێژ بۆ مەڵای نازەمان من بۆ خۆم مای پێکەنینە بەڕاستی ئەمە ئەو پەڕی هیستریاوی فلاسی سیاسی بەڕاستی کاک حاکم تۆ خۆ دەگەت فەرموو ڕوونکردنەوەی کرد بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان بەڕاستی ئەڵە شەڕ البەلیەتی ما یضحک یعنی ئەمە زۆر مای گاڵتەجاری مای پێکەنینە وەرە هێزێکی سیاسی هیچی بەدەستەوە نەمێنێت لە بەرامبەر ئەو هەموو درۆ دەلەسە و ئەو هەموو فشۆ فیشاڵەی کە چەند ساڵە دەستیان بەسەر ئەم شارە داگرتووە خێراتی دەبن پارەکەی دەبن دزیمان لێ دەکەن لە ئەنجامدا ئەگەر کەسێکی دڵسۆز ئەگەر کەسێک نەسیحەتی کردبن ئەگەر کەسێک ڕخنیان لێ بگرێت ئەگەر تۆ ئامادە نەبی بۆ کۆیلە ئەگەر بە هەڕەشەکانیان نەچیتە ژێرباری هەڕەشەکانیانەوە ئەم جۆرە شتانەت بۆ دروست بکەن من هەمیشە وتومە قەت پێم خۆش نەبێ خۆم بمە مادەی ئیعلامی قەت پێم خۆش نەبە چاک نەبە خراپ لە ئیعلامە باز بکرێم تا ئێستاش چی مقابلاتم کردووە هەرگیز هەموو ئەو سەحەفیان ئەو تەلەڤیزیۆنان ئەزانن بە حیاتی وتبێتم شەهادەکەم چیە پۆستەکەم چیە بێزم نەهاتۆشتانە باسکەم چونکە کاتێ کە شتێ دەڵێم بۆ کەسی ناڵێم بۆ میلەتی خۆمی دەڵێم نەتیش بەسەر کەسەوە ناکەم من ئەوە زیاتر لە 10 ساڵ دەبێت بەڕاستی دەزانم ئەم دەسەڵاتە ئەم شاری سلێمانیە ئەم کوردستانە بە عقارێکی زۆر خراپدا دەبات وەکو هەستکردن بە هەرچێکی مێژووی سەرشانی خۆم دەمێکە هینی ڕخنەم لێ تاوداوە بەڕاستی و پێیان دەڵم ئەم ڕێبازی ئێوە سەقەتە ئێوە سەرڕ ئەوەی کرد هاتوون ئەم شاری سلێمانێتان داگیر کردەوە بەڕاستی ئێستا باوای بڵین وەچەوەیەوە خێر و بێراتەکەی دەبن و فەسادی دەکەن ئەوان گویان لێ نەگرت جویان نەدەگرت بەعکسەوە بە تابووری 5 و 10 و حەڤیان ناو دەبردین ئێستاش من ئەمە هەر تازە نییە بەنسبەت منەوە من لە 2008ەوە بەڕاستی کەوتومەتە ژێر هەڕەشەی ئەوەی ئەگەر واز لە نووسین و ڕخنەکانم نەیەنن شتم بۆ هەڵدەبەستن و زۆر هەڕەشەیان بۆ ناردوم بە خوێنکارەکانی خۆمدا کە لە هەندێک لە دەستگاکانی ئەواناییشیان کردەوە پێی بڵێن ئەو پیاوە باواز بێنێ ئەگەر خراپ دەکاوتم جاکاکە ئازادی نرخی هەیە من ئەم ئازادیە کە ئێستا بە خوێنی هەزاران پێشمەرگە بەدەستکەوتووە هێشتنەوەکەی مانەوەی ئەم ئازادیە مهمترەوە لە بەدەستهێنانی چونکە بەدەستهێنانەکەی دەستمان ناوە ئێستا ئەوانەی دەیانەوێت لە ناوی برن ئەوانە زەرەدیان بۆ ئەم میلەتە هەیە من کۆڵ نادەم چونکە با من بگیرم با من بکوژرێم لەسەر ئەوەی کە نەیەڵم هەندێک خەڵک لە بێناوی بەرژەوەندی تایبەتی خۆیان ئازادی لەم میلەتە زەوتکەن و ئەم سەر بەخۆی و ئازادی گۆلی کوردستانە بەرەواقەرەی خراپ برن و وتم با بگیرن با بکوژن ئەوان لە وەڵامدا کە چەندین شاهیدم هەیە جوابیان بۆ ناردوم ئێمە ناچین بیگرین یان بیکوژین بۆی بیکەین بە پاڵەوان ئێمە 100 غرام مخدراتی بۆ دەخینە سیارەکەیەوە و حیای دەبین بۆ ئەوەی ئەگەر تاوەکو یەکێک دەڵێ درۆیە هەزارەهان کەس دەڵێ ڕاستە من ئێستا سوپاسیان نەکەم بەڕاستی بەمە یەکتیفایان کردووە ئەگەر بێت و ئەو مخدراتان بۆ بخسمایە سیارەکەم و شتێکی وان لەگەڵا بکردمایە ئەوەم دەوتی من ئەو کاتە دەموتی من بەڕاستی هەموو خەڵک تاریخی من دەزانێت من لە ساڵی 1984 بۆ ساڵی 1988 خریجی لە کۆلێجی یاسادا بووم و لەو سەردەمەشتا تەنزیماتم کردەوە بە کەشفیش کردومە خەڵکی شەیەکی ئێستا لە محامی و پارێزەرە لە ناو دادگاکانی سلێمانیدا لە ناو شایەتی زیندون لە ناو لە بەڕێوەبەراتی شارەوانی سلێمانی ئێستا مۆزەفە لە ناو دادگادا مۆزەفە یعنی ڕادەی کاری ڕێخستنمان کردووە گەیشت بە ئاستیەوەی کە لە ناو خۆماندا ئاشکرا
دابین لە دواییشەوە من کە تەخەڕوجم کردووە لە 15 6 یەک مانگ دوای ئەوە بووم بە عسکەر تا ئینتیفازا و هەموو ئەو هاوڕێیانەشم کە لەگەڵ مابوون ئێستا مەوجودن کە ڕۆژێ لە ڕۆژانمان نەک هەرجاشێتی ئەو شتانم نەکردەوە با هەموو بینەران بزان من نازانم چەکیش بەکاربێنم ئێستاش بەڕاستی هەموو ئەو شتانە ئەم تۆمەتە سەیرانە دەبەخشنەوە ئەمە بەڕاستی مای ئیفلاسی سیاسی خۆیانە من هەرگیز پێم خۆش نەبوو بگاتە ئەو شتانە و هەرگیز ئێستاش پێم خۆش نییە بگاتە ئەوە هێزی سیاسیە منافەسەت دەکات ئەگەر ئەم جارە دۆڕا معنایەوە نێ نهایەتی دنیا بێ بەنسبەتەوە بەڵام هەر هێزێک پەنابەرێتە بەر ئەم جۆرە کارانە بەڕاستی خۆی دەیەوێت نهایەتی خۆی چاڵ بە خۆی هەڵقەڕێ لە کاتێکدا من چەندین جاری ئەعلانم کردەوە من تەنها ڕاستە لە ناو لیستی گۆڕاندا خۆم کاندید کردەوە بەڵام وەکو سەربەخۆیەک لە ناو لیستی گۆڕانداوە تەنها مەبەستم کوردە ئەگەر مەبەستەکە ئەوان خزمەتی کوردیان دەوێت بۆ دەبێ دژایەتی هەر کەسێک بکەن کە لە لیستی خۆیاندا نەبێ لە کاتێکدا چەندینی غرایان بۆ کردم کە بچمە لیستەکەی خۆیانەوە بەڵێ دێنە سەر پرسیارە ئاگاداریەک بۆ نان بڕاوەکان ئەوانەی کە دەسەڵات نانی بڕین لە هەڵبژاردننی پێشوو تکاکەین بچن بۆ دەنگدان چونکە ناویان هەیە لە بنکەکانی دەنگدان ئاگاداری بۆ نان بڕاوەکان بچن بۆ دەنگدان چونکە ناویان هەیە لە بنکەکانی دەنگدان کاک حاکم ئێمە دیارە من خەڵک هەمووی بە شێوەیەکی گشتی لە نووسینەکانی بەڕێستا لە ڕۆژنامەی هاوڵاتی و ئاوێنەکە بڵاوەکەی تۆ لە سەر یاسا و دیارە تۆ شەهادەی بەڕێزت دکتۆرایە لە دەستور و لەسەر بە شێوەیەکی بێلایەن دەنووسیت و چەندین جار لە نزیکە ئاگادارین کە یەکێتی نیشتیمانی پۆستیان داویتە تێ هەڵت بژێرن بۆ تۆ قبوڵت نەکردووە ویستمەوە پرسیار بکەم چۆن قبوڵت کرد بۆ لەگەڵ گۆڕان ببیتە سەرۆکی لیستی گۆڕان لە سلەیمانی بەڵێ زۆر سپاس طبعا دیارە من کە ڕخنە دەگرم کە قسە دەکەم ئینسان دەبێت بە ڕازگۆ بێ لەگەڵ خۆیدا لەگەڵ مەبدەئەکانیدا نابێ من ئەو ڕخنانە بگرم بەڵام کاتێکە شتێکم بۆ هاتە پێشەوە مخالفی مەبدەئەکانی خۆم بووم نەیکەم من ئەگەر من ویستایاندام پەرلەمان بوون بە شایەدی زۆرێک لە کەسەکان کە ئێستا نیوان بەڕێزن هاتوونەتە ناو گۆڕانەوە نیوەشە لە ناو کوردستانی داماونەوە ئەگەر ئەڵێ ناوەکانیشان دەڵێم بۆ نمونە لە لیستی کوردستانیدا ئێستا ئەرسەلان بایز ئەوە ڤیان مەجید کە ئێستا لە ئەمریکایە ئەوە کاک حەمەد تەوفیق ڕەحیم ئەوە کوێستان خان سەرۆکی فراکسیۆنی گۆڕانی پەرلەمانی کوردستان لە 2005 خۆیان پێیان وتم خۆم کاندید کەم بۆ پەرلەمانی کوردستان لەسەر لیستی هاوپەیمانی و کاتە هەموو کورد حوسەوەسی یەک بوو بە منیان وتم کاکە لەبەرەوەی شەهادە شتەکەم وتیان گونجا وتم من یەک مەرجەمە لە تەنیشتمەوە بنووسم بێلایەن وتیان ئێمە نا قبوڵ ناکەین بێلایەنی چونکە لە دەورەکەی ساڵەکەی پێشوودا یەکیتی و پارتیکە هەندێک خەڵکی بێلایەنیان داناون ملتەزیم نەبوون بەداوامەوە ئەم جارە ئێمە حیزبەی نەبێداینانن وتم من مەبدەئی خۆمە هەر کەسێک ئەگەر بێلایەن نەبم نایکەم قبوڵم نەکرد ئەگەر بم ویستایە بۆ ئەندام پەرلەمانی بێ لە 2005 ئەندام پەرلەمان دەبم کە ئەو کاتە هەموو کوردیش لە یەک بەرەدا بوو بەڵێ لە 2007 کاتێک کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان تشکیل کرایەوە هەر یەکێتی نیشتیمانی تەکلیفی لە من کرد بوو بە محاسەی حیزبی بەداخەوە کۆمیسیۆن نابێ بە محاسەی حیزبی بوو بە محاسەی حیزبی حەو کەسەکە هەر یەکە و لایەنێک داینان یەکێتی گەڕابوون کە من مدیری کۆمیسیۆنی سلێمانی بووم بەسەرکەوتووی شاری سلێمانیم لە لیستی ڕەشەوە کرد بە شارێکی نمونەی لەسەر ئاستی عراق هاتن وتیان کاکە ئێمە دەمانێت تۆ نوێنەراتی ئێمە بکەی زۆر هەوڵیاندا لە ڕێی ڕئیسی محکەمەشەوە لە ڕێی خەڵکی ترەوە بەگژیاندا کردم با ناوەکانیش بڵێم چونکە بەڕاستی مادام ئەوان هەموو شتێک بڵێن منیش هەموو شتێک دەڵێم تەلارخان کە ئێستا ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەگەڵ کاردۆ کە ئێستا ئەندامی فراکسیۆنی گۆڕانە هەموو شایدەکانم لەم بەر و لەو بەریشەن پێیان وتیان کاکە یەکێتی پێی باشە تۆ ببی وتم من بێلایەنم دوای ماوەیەک کاتنەوە وتیان کاکە بە مەرجەکانی خۆت من دووبارە قبوڵم نەکرد لەبەر مەبدەئی خۆم وتم خۆی کۆمیسیۆن نابێ محاسەسەی حیزبی بێ کۆمیسیۆن دەبێ بێلایەن بێت ئەوان وتیان بێلایەن بە و قەی ناکە وەکو بێلایەنیش کارکە وتم من ئەگەر ئەم حەولایەنە هەر حەوتە لایەنەکە بۆ حیزبی خۆیان کارکەن بەڵام من بێلایەن کارکەم و بۆ جیهەتە کار نەکەم کە دام دەنێ غەدرە لەو لایەنەی دام دەنێ و ئەگەریش بۆ ئەو لایەنە کارکەم بغەدرە لە مەبدەئی خۆم بۆیە باشترین شت ئەوەیە کە من ئینسیحاب کەم بەڕاستی چەندین جار لە حاڵەتی زۆر قورس ئازەختم لێکراوە نامەوێ باسییان کەم لە ئینتیخاباتی 2005 بەڕێز دکتۆر بەرهام کە سەرۆکی لیستی 730 بوو لێرە بەخۆی دەڵێم چەند جار تەلەفۆنی بۆ کردم کە من هەر ڕێگا بدەم ڕێگا بکەم خەڵک بە فۆرمی دەنگدەران دەنگکاتەوە و دووبارە لیست سلێمانی تەزویر بکرێ و بچێتە ناو لیستی ڕەشەوە قبوڵم نەکرد تەنان تهدیدیان کرد دایرەکە بسووتێنن خەڵکیان نارد وتم چوومە دەرەوە وتم من بکوژن من بسووتێنن من ئەوە قبوڵ ناکەم لە 2000 ئەم بۆ ئەم ئینتیخاباتە بەڕاستی من پێم ناخۆشە ئەم قسەیە دەکەم بەڵام بێتە سەر ئەوەی ناوم بزڕێنن لە کوشتن ناخۆشترە مام جەلال نوێنەری تایبەتی خۆی ناردووە کاتێک کە زانی کە دوای ئەوەی ناوەکانی ئەعلان کران کە من
مڕەشەحی گۆڕانم کە بەداخەوە لە ئەنجامی هەڵەیەکی برادرانی گۆڕانەوە ناوەکەیان تەسلیم کردبەوەی ئەعلام ئەگەرەوەیان نەکردا گەورەترین کڵاو بۆ سەرێکێتی نیشتیمانی چونکە هەموو وەجه قەبیح حەقانی جارانیان دانابوونەوەکە کە کەس خۆشی ناوێن من بەڕاستی کاتێکە کە ناوەکەی ئەعلام کرا هاتن بۆ لام زۆر ئیغراءاتیان کردم ئیغراءاتی کاکە ئێمە تۆمان دانا بە محافظ تۆمان